بەناوی خوای گەورە و میهرەبان ئەمڕۆ دوای چل کاتژمێر لە کارکردن بۆ سێم ڕۆژ تیمەکانمان لە بەڕێوەبەتی بەرگری شارستانی سۆران بەردەوام بوو لە گەڕان بە دوای تەرمی یەکێک لەو برایانەی کە بەرواری 15 کۆچی دوایان کردو لە ڕووباری ناوگەلی عەلیبەگدا خنکان دوێنێ لە سەرفەرمانی ڕاستەخۆی بەڕێز بەڕێوەبەر و بە ڕاستپاردەی بەڕێز کاک هەڵگورد شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران بڕیارماندا تیمەکانمان زیاد بکەین و تیمی مەلەوانی سنووری قەزای مێرگەسۆر و تیمی مەلەوانی سۆران و وەروە بە سوپاسەوە تیمێک لە بەڕێوەبەتی بەرگری شارستانی هەولێر تیمی قەندیلیش بەشداری بوون لەگەڵ کۆمەڵێک خۆبەخش و کە سوکاری قوربانیەکە لە بەیانی بە هەڵمەتێکی چڕ و پڕمان دەست پێکرد بە مەبەستی دۆزینەوەی تەرمی ناوبراو خۆشبەختانە کاتژمێرنەوە 45 خولێک لایەن تیمەکانمانەوە بە کەمتر لە کیلۆمەترێک لە خوار شوێنی ڕووداوەکە توانرا تەرمی ناوبراو بدۆزرێتەوە و ڕەوانەی پزیشکی دادی لە سۆران بکرێت و تەسلیم بە خانەوادەکەی بکرێتەوە. بەڵێ بەداخەوە دوای ئەوەی دوێنێ ناپێرێ دوو برا پێکەوە لەو وینەخنکان لەو گۆمە ئەوە دانەچیان دۆزراوە دانەچیان ماوە سوپاس بەخوای گەورە دوای 48 کاتژمێر ئەو ڕۆ تقریبان بە نزیکی 700 بۆ 800 مەتر لە خوار خۆیەوە دۆزراوە و گەڕانەکانی ئێمە برێن لەگەر تیمی غەواسی گەلی عەلیبەگ و برێن سۆران و قەندیل بەردەوام بووین بە هەموو زۆرێک بە مەلەوانی و بە غەواس و 700 بۆ 800 مەتر لە خوار خۆیەوە لەوێ توانیمان دەری بکەین لەگەڵ برایانی تیمی غەواسی سۆران.